ئەو ماوەیەکی زۆرە کامێری چاودێری لە شاری سلێمانی دانرا بەڕێستان بەڕێوەبەری گشتی جیوان لەوەدا خۆمە تا چەند سوودی هەبوو بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان ئەو پارچەی لە سلێمانی کامێرەی بۆ دانراوە لە بینی تاسلوجەت تا دوکان بە شاهێدی خەڵکی خۆشەویستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ سلێمانی کەمترین ڕووداوی هاتوچۆ لەو ماوەی ڕوویداوە. ئەوانەی فێری لێخوڕینی خێران ناچار بوون ڕێگەی کەرکووک بگرنە بەر. ئامانجەکە وەکو لە سەرەتا باسمان کرد ئەوە بوو کە هاوڵاتیان پابەندی لێخوڕینێکی سەلامەت بن بۆ پاراستنی خۆیان و بۆ پاراستنی و خەڵکانەی دیکە کە شەقامەکان بەکاردێنن. پرۆژەکە بەوێ ناوەستێ لە ئایندێکی زۆر نزیک لەو شەقامانەی دیکەی شاری خۆشەویستی سلێمانی و شاری خۆشەویستی هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانی ژەکەوێتە کار. بەڵێ بێگومان ئەمە بەشێکە لە پاکێجێکی گەورەی پاراستنی خەڵک، پاراستنی خەڵک لەسەر ڕۆی، پاراستنی خەڵک لە خۆمان ئەوانەی شەقامەکان بەکاردێنن. ئەگەر نمونی هەولێر وەرگین چونکە لە سلێمانی تاخیر کەوت لە هەولێر لە 6 مانگی ساڵی ڕابردوو 150 ڕووداوە سەختەکان ئەوانەی پێویستیان بە فریاکەوتن هەبووە بە جێرەی داتاکانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەولێر 150 ڕووداوە سەختەکان کەم بوونەتەوە کە ئەمە دەستکەوتێکی یەکجار گەورەیە و ئەمە بەشێکە لەو هەوڵانەی کە حکوومەت دەیدا بۆ ئەوەی خەڵک لەسەر شەقامەکان بە سەلامەتی شوفێری بکەن بە سەلامەتی ئامرازەکان بەکاربێن. پرۆژەی هەژماری من هی وەزارەتی ناوخۆ نیە، پرۆژەی هەژماری من هی حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەر دام و دەستگاکان لە هەموو کوردستان دەست پێ کراوە نۆرە هەیە بە گوێرەی نۆرە وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان فەرمانبەرەکانی خۆیان ناونوش دەکەن بایۆمەتری دەکەن دواتر کارتەکانیان بۆ دەردەچێت. شتیوان نییە لە هەر شوێنێک هەر شارێک تەبیعەتی خۆی هەیە، لە هەر شوێنێک داوای خۆپیشاندان بکرێ دام و دەستگاکانی پەیوەنددار دراسی دەکەن شوێنی بۆ دەستنیشان دەکەن خۆپیشاندانیش لە هەولێرش کراوە لە سلێمانیش کراوە لە هەڵەبجەش کراوە لە دۆش لەم شوێنە کراوە. هیچ ڕێگریەک نییە دەتوانێت داوا بکە دەتوانێت لە لایەنی پەیوەندیدار دەبێت لە لایەنی پەیوەنددارەوە پرسیارە بکرێ. عادەتەن داواکاری پێشکەشی پارێزگا یان ئیدارە سەربەخۆکان دەکرێت شوێنەکەی دەستنیشان دەکرێت ئامانجەکان دەستنیشان دەکرێت خەڵک نابێ بە ناوی خۆپیشاندانەوە ڕێگا لە بەرژەوەنی خەڵک بگرێت. ڕێگا بەوە نادرێت جادەکان قەپات بکرێن، ڕێگا بەوە نادرێت کە بەرژەوەندەکانی هاوڵاتیانی دیکە چونکە گروپێک خۆپیشاندان دەکەن نابێت ڕێگە لە خەڵکی دیکە بگرن کار و کەسابەتی خۆی بکە ڕێگا بەمانە نادرێت. بابەتی هەڵمەتی چەکی بێ مۆڵەت بێ چی کراوە بۆ ئەم بابەتە و بۆ یەکەم جار لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە بەڕژدی بەتوندی لەسەر چەک کاری کردووە لەسەر مەبەستم کۆنتترۆلکردنی چەک تۆمارکردنی چەک بۆ یەکەم جار 17,000 هاوڵاتی ئارەزوومەندانە هاتنە پێش چەکەکانی خۆیان لە لای دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بنکەکانی پۆلیس تۆمار کرد. دوای تۆمارکردنەکە پرۆسەی پێدانی مۆڵەت بەوانەی کە مەبەستیانە مۆڵەت دەربێنن دەستی پێ کردووە لە پارێزگا ڕۆ لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی یەک لەو خاڵانی باسما کرد ئەو بابەتە بوو ئەو هاوڵاتیانەی چەکیان هەیە تۆماریان کردووە مەبەستیانە بێنە پێش. ئێمە دوو جۆر مۆڵەتی چەکمان هەیە مۆڵەتی حیازەمان هەیە واتە هەبوونی چەک لە ماڵەوە بۆ ماوەی 2 ساڵە مۆڵەتی هەڵگرتنی چەکمان هەیە کە بۆ ماوەی ساڵێکە و دەسەڵاتی بەڕێز وەزیری ناوخۆدراوەتە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بۆ نمونە هاوڵاتیانی عەزیزی سلێمانی پێویست نییە بێنە هەولێر بێنە وەزارەتی ناوخۆ هاوڵاتیانی عەزیزی ڕانیە دەڕۆنە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین لە لای جەنابی سەرپەرشتیان و سۆران زاخۆ دۆکەم شوێنەکان دەسەڵات بەو بەڕێزانە دراوە کە داواکاریەکان وەرگرن دراسی بکەن چێ پێویستە چەشی هەبێت چێ پێویستە نەیبێت چێ پێویستە مۆڵەتی پێ بدرێ چێ پێویستە مۆڵەتی پێ نەدرێ ئەمانە هەمویان دەسەڵاتیان پێدراوە لە شوێنانی دراست